لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات دانیشتنێکی بۆ هەڵسەنگاندنی دۆناڵد بڵۆم کاندیدی پێشنیارکراوی سەرۆکترامپ بۆ پۆستی یاریدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاز ئەنجامداوە. ئەگەر سینات دۆناڵد بڵۆم پەسەند بکە ئەوە بڵۆم بەرپرسێکی گرنگ دەبێت لە جێبەجێکردنی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان و سووریا و ئێران و تورکیا و هەروەها وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆ زانیاری زیاتر دەچینە لای مەریوان حەمە پایامێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان جارێ پێمان بڵێ دۆناڵد بڵۆم کێیە؟ بەڵێ دۆناڵد بڵۆم دیپلۆماتکارێکی ئەمریکی و نزیکەی 30 ساڵ خزمەتی لە کاروباری دەرەوەی ئەمریکادا هەیە. ئەو پێشتر باڵوێزی ئەمریکا بووە لە پاکستان و تونس و هەروەها لە چەندین پۆستی دیپلۆماسیا کاری کردووە لە عێراق و کوێیت و میسر و ئەفغانستان و هەروەها لەسەر مەلەفی وڵاتانی کەندا و ئێرانیش کاری کردووە. بڵوم لە وتاری دەستپێکی خۆی لە لیژنەی سینات پەیوەندەکانی دەرەوەی سینات جەختی لەسەر ئەزمموی درێژخایانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردەوە و باسی عێراق و سووریاشی کرد. با تەماشایان راپۆرتە بکەین. دۆناڵد بڵۆم پاڵەوراوی سەرۆک ترەمپ بۆ پۆستی جێگری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک لە دانیشتنی هەڵسەنگاندنیدا لە بەردەم ئەندامانی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات وتی عێراق هاوپەیمانێکی گرنگی واشنگتنە و ئاماژەی بە گەشەکردنی پەیوەندی ئابوووریەکاندا و هەروەها هەوڵەکانی عێراقی بۆ سنوورداکردنی کاریگەری میلیشیا پاڵپشکراوەکانی ئێران بەرز ڕاگرت. دۆناڵد بڵوم کۆبوونەوەی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراقی لەگەڵ سەرۆک ترەمپ بەرز نرخاند و وتی کەمایی دڵخۆشی بوو گوێمان لە زەیدی بێت لە کۆشکی سپی توپاتی بکاتەوە کە 30 مانگینۆ دوامۆڵەتە بۆ میلیشیاتی ڕۆستەکانی سەر بە ئێران چەکەکانیان ڕادستی حکوومەتی عێراق بکەن. سەبارەت بە سووریاش بڵۆم وتی دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد و هەڵگرتنی گەمارۆکان دەرفەتی نوێ بۆ بازرگانی و وەبەرهێنانی ئەمریکا لە وڵاتە دروست بووە. لە دانیشتنەکەدا سیناتۆر جین شاهین جەختی لەسەر گرنگی بەشداریکردنی هەموو پێکاتەکانی سووریا لە دەسەڵات کردەوە. هاوبەشیکردنی دەسەڵات لە سووریا لەگەڵ هەموو پێکهاتەنەتەوەی جیاوازەکانی ئەم وڵاتە زۆر گرنگە. هەندێک پێشکەوتن لە سووریا هەبووە بەڵام ڕوونەکە هێشتا کاری زۆر ماوە بکرێت. بەڵێ بەفراو بڵۆم لە بەڵێنیدا ئەگەر سینات کاندیدکردنی ئەو پەسەند بکە ئەوە کار دەکات بۆ پێشخستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەروەها پەرەپێدانی هاوکاری زیاتر لەگەڵ هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. باشە مەریوان گاوێن لە پێشوەیەکێ ئێدی چنە؟ لە ئایندەیەکی نزیکدا بڕیارە لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات دەنگ لەسەر پەسەندکردنی بڵۆم بدات. ئەگەر ئەو لیژنەیە کاندیدکردنی ئەو پەسەند بکەن ئەوە دەخێتە بەردەنگدان لەلایەن تەواوی ئەندامانی ئەنجومەنی سیناتەوە. ئەگەر لەوێش پەسەند بکرێ ئەوە بڵۆم بە فەرمی دەبێتە یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو کاتە ڕۆژانە بەرپرسیارەتی ڕاپەڕاندنی یان جێبەجێکردنی زۆربەی سیاسەتەکانی حکوومەتی ئەمریکا دەبێت و بەردەوام ڕاوێژ لەگەڵ وەزیری دەرەوە کۆشکی سپی دەکات لە بەرەو پۆستێکی زۆر گرنگە ئەم پۆستە. بەڵێ مەریوان حەمە پەیامنێرێمە لە کۆنگرس ئەمریکی سپاس بۆ vê راپۆرتێ.